Mais il paraît qu'il s'est parti à son volonté, n'est-ce pas? Écoute, Monsieur Bakri, il croit qu'il s'est parti à son volonté. C'était à cause d'une injection avec une matière chimique. Je pense que même votre gardien, il n'était pas tout à fait en pleine forme. Alors, nous sommes devant un groupe dangereux et professionnel. Et je peux demander quel est son métier et pourquoi il est venu à Paris? C'est un exploiteur iranien. Il est venu là pour enregistrer et je pense que ce sont les compétiteurs qui l'ont kidnappé. Donc on peut comprendre que cet inventeur a inventé quelque chose de très important et dangereux. N'est-ce pas? Plus que tu crois dans tout le cas, je souhaite que vous commenciez plus vite vos opérations parce que je pense qu'il y a un danger sur la vie du docteur Afsharjan. Voilà? C'est celui-là? Pardon? C'est votre inventeur? چاڵێکیان لێ نییە وابزانە لەو کاتەوە هاتووی دەدانە بادیگاردیان بۆ داناوە هەر ئێستش دڵنیام هەموو شار بە دواتە گەڕاون تا تۆ بدۆستنەوە بزانم تو گومانت لە بیرۆهۆشی من هەیە خوڵام نابە ڕاست کەوایە گوێ بە قسەکانی من شێکە ئادەی باش جارە دانیشە هێلکۆسوسیسێ بخۆین و کەیف بکەین ئامەزکە یاکادانە دانیشە بزانم لەو کاتەوە هاتوین هەم هەمسپانێت خۆڕوە دانیشە بزانم بۆ خۆم کاری گرنگتر لەوەمەیە بڕوانە لەو کاتەوە دوێنێ شۆ فیلمەم دکترم دیوە دڵنیام کە پارەی چاکی تێدایە تەنیا دەبێت کەمی بیرۆهۆشمان بە خۆمانەوە بێت گوێ بە قسەکانم شلەکەی باش بێ بڕوانە دووشتە شتی یەکەم ئیدی من جەمشید نیم چیم جیمی باشە وەکو فیلمە فەرەنگیەکان لێ من وڵامم نایدی تۆ گەوجەگیانی من گەوجەم تۆ جیمی تۆ دکتوری دکتۆر ئافشاری جەم ڕاستڵێم من جیمیم تۆ دکتۆر دوای نوێی فەرەنگیش بۆ من دۆزەوە جەکێ بێڵێ باڵانسێ ئانتوانێ باش ئەوە دادەنێن بۆ پاشمارسەی باشە پاشان من ئەیجنتی تۆم شتی دووهم ئەیجنت یانی چی ئەیجنت یانی بەڕێوەبەری بەنامە یانی من بەجێگە تۆ قسە دەکەم گرێ بەسیم زادەکەم ئسترسنەوە ئسترس باشە تۆ لە سوچێ دانیشی وەکو جنتلمەنی گوێ قسەکانم ڕادەگری و لە کاری منە خۆت وەرنادەی تۆ بەجێگە من تەواوی کارەکان دەکەیت لە چی دەساویش دەنگت ببڕەوە خەریکین قسەی جدیەکەی باشان مەسەڵەن ئێستام کابرای بێت چۆ منی پێدەناسێنی ئیجەنێ من جەمشید جیمی ئەیجنتی من جیمی دووپاتیکەوە ئەیجنت ئافەرم ئەیجنگیان ڕاکە هیلکۆسۆسیسی بۆ من بێنە ئاو پرتەقاڵیش بێنێ پەلەکە کاکە گیان من ئەیجنتی تۆم خۆنۆکەری ماڵە بابەت نیم مەگەر نادووتام و کار بۆ من دەکەی ڕاکە بڵێ سۆسیس بێنێ بنەشتەکەیشت دەرێنە دەنگیشت زۆر لاتیە دروستی کە کەمێت لاتانە قسەمەک هەستە زۆر باشە دەی تۆش مەشق بکە ئەیجنت دایخەوتەوە فڵچەت ئەیجن بەڵێ سەلامم عەرز کرد چووکی کاک باقری باشی کاکە ئێوە باشم قوربان قوربانت بم من لە دوێنێ شەوە زۆر نیگەرانیەوە بووم بۆ کوێتە چیفتان برد بوو لە جێگەیەکی خراپان نەبووین ڕۆشین بۆ لای کوڕەکان کوڕەکان باڵێ رووسی ئۆکراینی بوو
ئەمانە زۆر جێگەی متمانە نین هاوکارێکی خۆمە دەیناسم بەڵام ئێمە وا بڕیارمان نەدابوو بڕیار وا بوو ئەگا بڕۆینە جێگەیەک بە پێر بڵند یا پەیوەندی بخۆمەوە بکەن ڕاستەکەت بووە پێرکە گەوجو نەفامە هیچی حاڵی نییە و هیچ نازانێ ئێوەش کە کارتێکتان بە مندا سپی و هیچیکی لە ناویان نەنووسرا بوو وامە فەرمو دکتۆر گیانەوە خۆ کارتی دیوەکە بوو پاشانش من لە لابی لە خزمەتانە عرزم کردوتە من دەچم و دەگەڕێمەوە وادەی دیدەرمان لەگەڵ بە ڕێزلۆریان هەبوو و هاتم تەشریفتانە بوو هەرچی بێوان چاوەڕوان لەبیرم چوو باڵ وتم ڕەنگە بۆ بازاری شتەی ڕۆیشت بتن بۆ خەرید نیگەران بوو ناچار بوو پەیوەندی بە پۆلیسەوە تۆ چیت کرد پۆلیست بۆ بانکردم وەڵاهی ڕاستەکەی بێ من بۆ خۆشم پێم خۆش نەبوو پۆلیس خۆی تێوەردا بەڵام دێ ئێوە پیاوێکی زۆر گرنگن هەستم بە مەترسی کرد ئەمە هەرو کوڕێەوە من وتم لە خزمەتە سلام عرزەکەم حڵتان چۆنە باشن دەیناسێنم ئەمە شتی منە چی بوو نانە گیانی دایکت مەڵێ مەڵێ ئێستا لەسەر زارم بوو جنابی دکتۆر زۆر گاتە باسە قسە خۆشن من جیمی منیش لە دوستانی خۆشحاڵم فەرمو دانیشن فەرمو بەخێرێ فەرمووی ئەمانش بەڕێز باخرین سەرۆکی شینگەلی پاریس و دەوروبەری بە تێکڕایی ئێوە لۆتفتان هەیە دکتۆر بەڕێز باخری فەرمو زۆر سپاس خۆتان دەمت گۆڕە زۆر سپاس سپاس ئەو خوێدانە پێ بدە تاڵێ فەرموو دەست و چاوت خۆش بێ ئێوە لە پاریس تا دەژین قوربان گیان بەڵێ من هەر لێرە دەژیم پێم وایە لە دۆستانی زانکۆی دکتۆر بن وایە بەڵێ بەڵێ من لە زانکۆی کشت و کاڵ خوێندومە لەگەڵ مافەوانی شاشنایم هەیە زۆر باشە ئێستا لێرە کار دەکەن زیاتر خەریکی کشت و کاڵ و شتانم گیاگەلی دەرمانی پەروەردە دەکەم زۆر باشە زۆر باشە پیرۆزباییتان پیاڵێم وڵێ من بەڕاستی هەر کام لە کوڕێرانیەکان دەبینم لە جێگایك لە ئەوروپا سەرکەوتن زۆر زۆر خۆشحاڵ دەبم و شانازیان پێ دەکەم فەرمونون لە کام زانستکە خوێندنتان تەواو کردووە شتا ببورن پێم وایە پۆلیسکاری بێەوە هەبێت من لەگەڵ من باڵە باڵی ببورن ئەسە دێمە خزمەتتان چیە و قزڵ قرد نەتوانی وشێک لەبەر بکەیت لێ چی بکەم بابا وتی پلیسی بان کردووە منیش پەشۆکا بوو میتر یعنی تۆ تێنەگەیشتی کابرا خەریگو لێ پێچینەوەی لێ دەکردم غڵام ئێرە پاریسە لێرە باونیە لە کەسە بپرسن ماڵت لەکوێیە لە زانستکە چی دەخوێنە بێزینە چیە ئەگەر دوو پرسیاری دیکە کرد باە بە یەکجاری کەوتینەوە ترسیەوە کاکی گیان مەگەر پێشنیاری من نەبووە بینێرە ئێستا دەڵێ مەمە ترسیکە ناژێ دیدی چاوپۆشی لەکەن ئێستا دوو قەران نان نەناومشمان بێڵا با پودرەکەیان پێ بفرۆشین ئەو سا پودرەکەمان فروش پارەکەمان وەرگرت دەڵێ پود بۆ 2 گرم پود دەتەوێت چەندە پارەمان پێ بدات کاکەمە ئیشی منامە بیزینەسی منە کاری منە جارە خەریکن پێمان ڕدەگەن و پارەمان پێ دەدەن دوو سێ ڕۆشتت لێرە سەبرکە ئەگەر دیمان خەبەرێ نییە چی تێمان هەڵدەدەن و بە شەقی دەرمان دەکەن و ئەڕۆینەوە بۆ ماڵی خۆت تەواو خەریکە دێت با بزانین بای پودرەکە چەندەیە پارێکی چاکی لێ وەرەگرین و دەرباز دەبین باشە خۆت بڵێ منی چێ ناڵم خۆمەزانگەلێکی ئەمەکدار و بەرپرسێکن ئەمە هەرەوە بەڕێزە بووە بە دوای کارەکەی ئێوە ئەگەر سوبحانەکەتان میل کردووە ئامادەبن دکتۆرگیان بڕۆین ئەمڕۆ کاری زۆرمان هەیە بڕۆین بەڵام بەرنامە ئەمڕۆ چییە بڕیارە بڕۆینە کوێ لە خزمەتان ئارزکەم لەبەرا دەبێ بڕێنە دامەزراوە لەوێ ئێوە بەرهەمەکەتان پرێزنت دەکەن و پاشان چەند کەس لە پسپۆڕەکان لەوێدان بەلای ئەوانەوە سەبارەت بە تایبەتمەندیگەل و ئەمەکە چۆن بەم ئاکامە گەیشتن قسەیان بۆ دەکەن و تاقیکاریەکەتان ڕادەکەنن و لاکامدا بەلای ئەوانەوە تاقیکاریەکەتان جێبەجێ دەکەن زۆر باشە بڕیارەوەی من تەواوی ئەم کارانە بکە گاڵتە دەفەرمووی دکتۆر گیانە ئەمڕۆ ڕۆژی ئێوەیە ئەگەرم تاقیکاری هەر بۆ چەشنەوە فەرمووتان لە لای ئەوانیشەوە بتوانن سەرکەوتوانە جێبەجێکان پارێکی چاکدان دەستەکەوێەوە خێرا لەگەڵتان گرێبەس مۆردەکەن و تەواوی زانستەکانی پاریس پێشوازیتان لێ دەکەن مەگەر هەر بوو ئەمە نەهاتوونەتە پاریس بۆچینە هەروایە ببوورە تۆ تاوێ دەم و فەڵچت داخە و قسەم مەکە باشە هەڵبەت ئێمە فرۆشەرین تەنیا دەمانەوێت بزانین مەزەندەتان چەندە هەرچی بێ بخۆمان لەم کارەدا شارەزاین جگە لە دۆستایەتی پەیوەندێکی دیکەشتان لەگەڵ دکتۆر هەیە یانیشی ناکاکە ئێمە و کارە ناکەین ماشەڵا دکتۆر قسە خۆشن بەڵێ ئەوان لە بریان چۆ من بناسێنم من ئەیجنتی جەنابی دکتۆرم باڵم بەختەوەرم تا ئێستا مەتان نەگوت بوو دکتۆر لە ئێستا وتم ئەیتر لە ئێستاوە ئیجنم هەیە ئەیجنت چییە گرفتی هەیە ئەیجنت بفەرمون فەرموو
باڵێ دەی دەڵێم حتمما پێویستە یانی چی بیدە من بزانم دەی من آخر ئەمەم لەبەرە باشە منیش وەرە لە ژێرەوە پێویستە هەوژێرە خۆ بەساوە گەمژە لەو سەرەوە بیدە بگرە من خوامانم لەبەرە ئیتر لەبەر چی چاوی لێکە من خۆشم لە بەرمە تەنیا بۆ قایمکاری جارێکی تر چێکی بکەین پێکەوە با لەوێ گیر نەکەین پاشان خۆڵام لە هەرکوێ گیرت کرد بیسپێرە بە من باشە باش دۆکتۆر گیان باڵێ ئەوە چی دەکەی بە قۆربانت بم درەنگە وەڵی هیچی هاتمم کۆتەم دەرێنم دەرگایان پودرە ئاوەڵا بوو تیکەی کەوتە ناو مەبالەکە خەریکم دەری دێنم گیانە هاتین بەڕز باخریات مولوکولانە جم و جۆڵەکەن مولوکول نانۆ توالت تەواوی ئەم زانایەنە شێتن باڵێ ئێستا ئێمە لە ڕێگەداین پێم وایە نزیکە نی ساعتتر بگەینەوێ هەڵبەت یەکێ لە هاوڕێیانی جەنەبی دکتریش لەگەڵمانە باڵێ ئەیجن ئێن چەند جیێوانە جیمی گیان نێوتان چی بوو جیمیتر نا مەبەستم نێوی کامڵیەوە سیجی لە هەڵا چوار لار نییە هێنریکس جیمی هێنریکس سەیرە ئەمە ئێرانی ئاخر دوو جنسەیە دووڕەگەزیم دایکم ئێرانین جیمی هێنریکس سپاس جیمی هێنریک دۆستانی قەدیمین تاکەیان ژاکلین بۆچی نات لەبەر چی تاقی کاری بەم گرینگە باشتر وایە ئەوش بێتێ حیفە ئەس قەزام خەریک بووم بیرم دەکردەوە چەندە باش بوو هەما خاتونیش لێرە بوایەن هەماکێ هاوسەرەکەتان ئەرز دەکەم زۆر باش بوو ئێستا لەم کاتە پڕشکۆدا لە پاڵ ئێوەدا بووە مایدیێ چەندەش لە یەکتر دێنەوە من کارم هەبوو نەمتوانی بەداخەوە لە زەمانەکانە بم بەڵام کە ڕسمەکانیان بۆ نردم زانیم چەندە لە یەکتر دێن ئەرێ لە ژاپۆن بوو دەست مەخەم لەم بیری خراوەکەنەوە پەیوەندیان پێوە دەکەن یانە باڵێ ئەگەر دەکرێت سڵایە من بگەین و پیان بڵێن لە بابەت ئەو گرفتەوە من بە دوایە چووم و لەگەڵ پسپۆڕێک قسەم کردووە کام گرفت هەرەوە گرفتە فەنیەی دی تەواوی دی لە مێژە چار سەریان کردووە دروست بووە دروست بووە دروست بووە سەیرە چۆن دەکرێت لەم سێ چوار ڕۆژەدایەوە لێرە ئەوان لەوێ جامی دکتەر هەرچی بێت ئەوەندە ئاشنایان هەیە لە تاراندا بە تەلفۆن دروست بووە باڵێ ئاشنا ڕۆژنامان زۆرە چارەمان کرد ئەگەر ئاشنات بێ لە دوو ڕۆژە چارە بێ آخر یعنی چی یعنی من تێنەگەیشتم زۆر سێرە بەڕز باخری ئیزن بدەن جنابی دکتەر زین و هۆشی خەریک بکات بەم تاقیکاریەوە ئەوەندە گرنگە و بڕیارە ئەم ڕۆژێ بەجێ بکرێ کارەکانی تارانی دکتۆرمان سپاردووە بە دەستی مەنێژری ناوخۆیانەوە ئێوەشی دی هەرخیان من دروست دەبێ درست دەبێ درستە You're welcome, Monsieur Doctor. دەتون چاوت خۆش بێ خۆشکێ هی منە Welcome. بژی بە وەرە بیگرە بۆ تو Welcome, Welcome, mister. Very well, Welcome, welcome. mister. Sir. ئێوە چاکن باشش کرد بڕۆین دەی مەرسی دەبێ بە قوربانت Very welcome, sir. لە دەورت گەڕێن کاکە لەسەر ئیزندا وەرە دەی Bonjour. Mesdames et messieurs, attention s'il vous plaît. Je m'excuse de Torren retard. Je vous présente Dr. Afshar Jan. سلام علیکم گشتان برا من خۆشی من
دکتۆریان تکایە فەرمونون فەرمونە ئێرە چی بکەم؟ سەبارەت بە خۆتانەوە داهێنانەوە گەر دەکرێت قسەمان بۆ وەکو بەشی هەواڵەکانی تەلەڤیزیۆنە من دەبێت چی بڵێم من تا ئێستا قسەم نەکردووە بەڵێ سەبارەت بە خۆتان باڵگەنامەی زانستگاییتانوە مەکە چۆن گەیشتنە ئەم داهێنانە ئەگەر دەکرێت بۆ ما قسە باڵێ بە نێوی خوددا من وەڵامم دکتۆر کوورشی ئەفشارجام وەڵامی هەمووتانم من تەمەنم 30 ساڵە خەڵکی تاران نێنێوی باوکم مرادە ڕقەمی ناسنامەکەشم 400ە کاکە ئەمانە هەموو خەریکن گۆرانی گوێدەن بۆ کە قساکە قسەکانتان خەریکە وەردەگێڕێتەوە جنابی دکتۆر ئەها وەرگێڕیان هەیە بژی دەی ئێستا دەبێت چی بڵێم؟ چۆنیەتی داهێنانەکەتان شی بکەنەوە کە چۆن گەیشتنە مەسەلەیە وەڵایی ڕێگەکەی ئەمەیە کە خەریک من لە ڕساڵەتەوە دەچین بۆ سید خەندان لە پڕا ڕێگەمان کەوتە مسکەراباد و لە مسکەرابادەوە چوینە یافتاباد و پاشان لەویەوە چوینە فڕۆکەخانە و لەوێت بایبیشدی بەڵام دایخەوتەمەت ببوون جیمیگیان دکتۆرگیان ئەگەر دەکرێت ڕەوتی داهێنانەکەتان بڵێن هەر ئەم پودرا مەبەستم شتێکی تری نییە باسی ڕێگەکەمە کردی باڵ نەخێر داهێنانەکەتان ڕاستیەکەی من دیتم ئاوگران بووە جا بنزینش گران بووە 400 من بەکارتەوە ئێستا دەڵێن ئازادەکەی 700 منە و بڕیار واشە دوای نەورۆز بێ بە 1000 من من وتم بنزینەکەیشی زۆر چاک نییە دەزانی چیە سەری مۆمەکان خراپ دەکا کاربراتۆرەکە خراپ دەکا وتمان چی بکەین چی نەکەین بین شتێک دابهێنین کە پێش بەم شتانە بگرن لەو لاشەوە کە مەسئلەی شێرپەنجە خۆ دەزانن لە وڵاتی ئێمە چۆنە شێرپەنجە ئێستا زۆر پەرەی سندووە وتمان ئەم کوڕانەوە ئێستا بار حاڵ خەریکن بە لەیزر ئەم مولوک و لە شێرپەنجانە لە توپەت دەکەن هەر لەبەرەوە من کەوتمە بیرەوە کە پودرە اختراع بکەم تا ئەم پودرە بێت و ئاو ساف بکات یعنی چی لێ بکات ئاو سافەکات و هەر ئەم ئاوە زەڵاڵە دەبێت کە دۆ دەتوانی بیخۆیتەوە و ناوسکت فێنک بێتەوە پاشانی دەتوانی تازە چی بکەی ئەگەر شقارتێکی لێ بدەی لە پڕا گڕ دەگرێ ئاگر بگرێ دۆستانی بەڕێز کایە پرسیارەکان و چۆنیەتی تاقیکاریەکە دانن بۆ پاشپەرەوەبرنی تاقیکاریەکە لە جنابی دکتۆر تکا دەکەم کەم تاقیکاری دەست پێ بکات زۆر سپاس دێ چی بکەم؟ تاقیکاری ئەها باڵێ دەی من لەبەرا کۆتەکەم دەردێنم بەردەست و پێم دەگرێ ئەمەش کەمێ شۆڕە ئێستا دروستی دەکەم ڕاوەستە ئەها زۆر باشە ئێمە ئێستا لێرە مێزێکمان پێویستە هەرەمە باش دکتۆرگیان ئەگەر ئیزم بدەن دەڵێم نا هەرەمە باشە هەرەمە باشە دانیشە تۆ شیەکەی دووکارت نەوێ باشە هەرێ لێرە باشە ئاویشمان هەیە خۆش کرد تۆزێ خاکیشمان نەوێ ئەو خاکیش لێرە دەردێنین زۆر باشە ئەو خاک ئەبینێن خاک ئەم خاکە ئەیکەینە ناو ئاوەکە هەروە کە دەیبینن دەستی منیشی چیتیانە تمشاکەن بەتاڵە ئەم ئاوە لەگەڵ خاکەکە تێکەڵەکەین ئاوەها ئێستا لێکیە دەین ئاوەکە قوڕاوی بوو وەکو شیرکاکە و دوایی پاشە چیمانە کرد؟ ئەها پودر بەشە گرنگەکەی ماوە ئێستا بۆتانی جێبەجێکەم هەدەی دەچینە سەروەختی بەشە گرنگەکەوە وە بەڵام دیدیدیدی پوو ئەمە ئەو پودرەیە واوتم لە خزمەتتانە ئەمە بەڕادەی زۆر کەم تێکەڵ دەکەین بەسیەتی ئێستا دەبێ ئەمە باش تێک بدەین ئەها ئەوەندە تێکی دەدەین تا تێکەڵ بێت باشە ئێستا جوان سەیریکەن ئێستا لە نێو گیرفانی باخریەوە کەروێشکێ دەردێ نابە بەگاڵتەم کرد ویستم کەی پێ بکەیت دەبێت تۆزە سەبر بکەین وەرە جیمیگیان
لەوە چاویەکەی دانم بزانە من چی بکردی ئێستا دەی هەرچی مەجی لاو تەرەجی زۆر سێ ئەوەیە هەروە کە دەیبینن زەڵاڵی زەڵال بووەتەوە دەی باخریگیان قومە خۆ بزانە چۆنە نا زۆر سپاس جاکرینگیان تۆ بیخواگەر بیخۆ خۆت بیخۆ بیخۆ بابە زەڵاڵە باڕاستی بیخۆ فەرمونون بیخۆ کاکە خەمت نەبێ پێت چۆن بوو بەڕاستی باشە تامی مەگەر بڕیار بوو تامی چی بدات ئاوەی تر هەروە کە دیتان ئاوە باشە تەواوی تر ئەوەی تێ بەردە ئاها بەشە گرینگەکەم لە بیر چوو فەندەکێ بدەنمە من فەندەک من نیمە فەندەک فەندەکت پێە فەندەکت هەیە ژاکلین مەگە من جگارە دەکێشم ببوورە ئەبێ پێدا بکەم ئەوە لە دەرەبێنن دانێ فەندەکەم پێ بدەن من دوایی لەگەڵی قسە دەکەم فەرمون باشە دەی چۆن هەڵ دەکرێ هەڵیکە دەست پیشاوت خۆش بێ زۆر باشە ئەمە فەندەکە ئەمەش خۆدیتان ئێستا پێویستمان بە دەسترەیەک هەیە هەوڵجار باریکی دەکەینەوە با ئاگر بگرێ ئێستاش من ئەمەتان بۆ ئاور دەدەم ئێستا سەیری ئەمە بکە دیجیجیجینگ ئەوەکە ئاگری کرد ئەوەکە ئاگری کرد ئەمە داهێنانە گرینگەکەی من بوو بۆ ئێوە من هی هەمووتانم من نۆکەتانم بە قوربانتانم Allô? Salut, je suis Dr. Bell. Je peux parler avec Monsieur Lorient? Allô? Comment vous êtes, Monsieur Lorient? بسلامتي خدا رحمي كده الحمد لله نا بله زمانی خۆ قسە بکەن من نازانم چی دەڵێن من ئینگلیسی نازانم کاکە لەگەڵ من بە ئینگلیسی قسە مەکەن لەگەڵ ئەیجینەکەم قسەکەن لەگەڵ ئەیجینەکەم قسەکەن بە قوربانتان ئەیجین لەگەڵ ئەیجینەکەم قسەکەن بەبی میوان جای مدینە خزمەتە پێکەوە ئەرێ زۆر باشە بڕۆی فەرمون پێت خۆش بوو باش جێبەجێم کرد دەنگت بە بڕەوە خراپت کرد خۆڵام خراپت کردیدی چیم خراپ کرد مەگەر چیم کرد قسە خۆڕانە چی بوو خەریک بوو دەتکوت بە هەمووان پێیان خۆش بوو زۆر کەیفیان کرد دەجار پێم کوتی ئەوەندە خۆت تامەز و پیشان مەدە مەگەرێ من نامانەوێن پودرە بفرۆشین دەبێ خۆمان بۆیان بگرینیدی آخر ملیشکاو من ئەیجنتی تۆمیانە دێ چاوی لە من بکە وەختە جەڵتە لێم بدات لەو سەر هەر ئاماژەت پێ دەکەم وا مەکە ماچ منێرە بۆ خاڵک مەگەر تو گاندیت هەر منی هەمووتانم دەی چیم کردایە کاکە شاگەشکە بووم تۆش وایەتی کاری واتە کرد جگە لەوەش ئێستا خۆ شتێک نەبووە ئێمە بڕیار وایە پودرەکەیان پێ بدەین و پاشانیش پارەکە وەرگرین لێرە بڕۆین تەلەفۆنم دکتۆرت هەیە نا تەلەفۆنێکی بۆ بکە بڵێ 15 کیلو پودرمان بۆ بنێرێ پودرەکان پێ دەفرۆشینە چیمان دەستکەوت نیوە بنیوە پود لە سوێ ئەو لە بازار فرۆشتنیدا لە سوێمە کاری بە من هەیە سەبکە بزانم چێڵێ وەرە آخر تو زۆر زمان دەزانە وەرە بێ بڕۆ لاوە من تێناگەم ڕاوەستا ئەیجێنەکەم Hello, mister. Of course, thank you so much. Goodbye. کابرامەدە بۆ تۆسقاڵ پودر کۆڵە پارەمان پێ بدات پاشوتی مانەوە لە هەرکوێ دنیامان بێ بۆمانی ساز دەکا دەی پودرەکە بفرۆشین هەر بەجیدی لە نرخەکە باخری کە تێگەیشتین نرخی ئەمەش هەیە هەردووکی هەڵدە سنگینی هەرکە من باشتر و ئەیدەن بە ئەو خوڵامی ئەو مێشکە فیزینەسام بیزینس خەودەم و فڵچات بیزینس تۆ ئاخرەکەیمان دەی بە قیسبە زۆریشت پێ خۆش بێ
Hello, doctor. I'm Mary at your service. How may I help you? You want coffee or tea? نامەزەوار وەکو جەکی جان وایە دەبێت لەگەڵ ئەجێنی من قسە بکەی پێم وایە ئەمەش مشتریە وەڵام ئەها باشە دەنگم دەبڕم کافی پلیس بەڕێز باقریمت هێناوتە یانەی وەرزچی؟ نەخێر ئێرە یاریگای تایبەتی جەنەبی بەڕێز لۆریانە زەوینی تەنیسە زەوینی گۆلف و هەروەها پاسکەیکی هەیە بژی دەڵێم ئەخر ئاوای دیارە زۆر وەرزشکارە بەڕێز لۆریان باڵێ جەنەبی لۆریان زۆر هۆگری وەرزشن کامەیانە ئەوەیە ئەو خوش درێژە؟ باڵێ باڵێ های بژی تەواوی ئەمانە ئێستا هی خۆیەتی؟ باڵێ هاوڕێ لەگەڵ ئەو مەڵکە تایبەتیەکەیان کە یەکجار جوانەوە پاشان دەیبینن و ئەو دەریاچەیەوە لە پاڵیدایە سەیرە دەڵێم بەڕێز باخری گیانە بەڕێز لۆریان هەرم دانەکشی هەیە؟ باڵێ لەبەر چی؟ یانی منداڵی دیکەی نییە؟ نەخێر نانە سەیرە بە گیانی خۆمەم بەسە زمانە شەوێ سەر بنێتەوە تەواوی ئەمانە شتێکتان فەرموو لەگەڵ ئێوەم نەبوو لەگەڵ جیمین بوو بڕوە نەبێت Salut papa. Salut ma fille. Non mais allez, il y a quelque chose de très important à te dire. Écoute, c'était vraiment très excitant. Tu sais, c'était comme la magie, plus qu'une exploitation scientifique ordinaire. Tu as très bien fait de ramener le docteur là, vraiment. باڵێ خەریکە سەبارەت بە تاقیکاری ئەمڕۆی ئێوە بۆ باوکی قسە دەکا Bien joué. Dernier coup. Ah, merci. Ah. Vous êtes bienvenue dans mon château. بۆ ماڵی من بەخێر هاتن نۆ کردم کاکە S'il vous plaît. J'ai entendu que votre journée était difficile. Oui, mais malgré tout ça, c'était une très belle journée. Hein. Salut, docteur. I'm Dr. Non, c'est le docteur. Monsieur Jimi Hendrix, le Jean. منم Voilà. Je ne t'imaginais pas si jeune, docteur. Je m'attendais à voir un vieillard. خەریکن دەڵێن من پێم وابوو لەگەڵ پیرە پیاوێکی تەمەەن 6 ساڵان بەڕۆ ڕوودەبمەوە ئەوە زۆر جوانە پێ بڵێ کە من لە منداڵیەوە وا زۆر بچووک بووم بە تایبەت سەردەمی منداڵیم و لەو کاتەوە کە هاتمە ناو نێوکاری دکتوری و شتانە باشەکە بڕێن سەر بابەتی سەرێک باڵێ من لەلایەن جەنابی لۆریانەوە لە خزمەتاندا عرض دەکەم کە ئێمە یەکی دوو پێشنیارمان بۆیەوە هەیە یەکێکی ئەوەیە لێرە دابمەزرێن و لە ڕاستیدا ئەمتیازی داهێنانەکە بدەن بێ ئێمە و دووهەمی شەمەیە کە پودرەکەمان پێ بدەن و شێوەی سازکردنی ئەوە و لە بەرامبەردا پارەکە وەرگرن پێم وایە کە ئێمە پێمان خۆشتەکە بابەتی دووهەم هەڵبژێرین بەڵێ Ils sont prêts une très grande somme d'argent de leur vendre notre exploitation. بڵێ زۆر بنووسێ پێتان وایە کە چەندەمان بۆ بنووسێت ئەوەندە هەیە کە خۆتان و مناڵەکانتان و نەوا و نەتیجە و نەبیرەکانیشتان بە ئاسوودەیی تەواو بژین هەرێ دەی بیدەبزانم چیت نووسیوە ئەوە چییە؟ بینێتە بەردەم منداڵ دە تۆڕێ خۆمە چییە نووسیوتە؟ ئەمە شتە ئەمە یۆرۆە؟ باڵێ یۆرۆیە یۆرۆ؟ هەرزم کرد یۆرۆیە Euro. بیدە باژارێکی تر سێریکەم باڵێ یۆرۆ